بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على محمد وعلى آله وأصحابه وأمته أجمعين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. بنراني برزو بريس تواي مسلمانان لهالجياكن لهالشوين لكن سلام ورحمة وبركاته خوي پروردگار برجع بس الله كانتان دا داوا دكين إيمان دار خوشوي سكان تواي مسلمانان بتايبتي لهمو كردستان كانوا لهمو جيهان داوا دەکەین لە خۆی پەروەردگار بەناو جوانەکانی بە ئەسما و سفاتی بە ئیسمی عەظیمی داوا لێ دەکەین کە لەم ماجی ڕەمەزاندا تاعات و عیبادەتمان لێ قبوڵ بکە، داوا لێ دەکەین ئیمانەکەمان بەهێزتر بکە، کار و کردەوە و خزمەتەکانمان چاکتر و بەرزتر و پیرۆزتر بکە، و داوا دەکەین لە خۆی پەروەردگار کە بمان پارێزێ لە هەرچی گوناه و تاوان و شرک و فیسق و فجور و گوناه و تاوان هەیە. بینە لە بەرز و بەڕێزەکان لەم فرسەتەدا لە خزمەت ئێوەی بەرز و بەڕێزە بۆ بەرنامەیەکی زۆر تایبەت و زۆر گرین سەرنجی ئێوە ڕادەکێشین کە ئەو بەرنامەیە بەڕاستی کۆمەڵێک عاداتی زۆر خراپ هەیە کە خەڵک لەناو مانگی ڕەمەزاندا خەڵک ئەم عادەتانەی گرتووە و تەرکیان ناکە. جا پێویستە ئەم بەڕاستی هەموەکو کۆمەڵایەتی، هەموەکو سەحەت و تەندروستی و پزیشکی و هەموەکو مەسەلەیەکی شەرعی، هەموەکو قەزایەکی ئەمە کە لێکی دێنەوە بە حساباتێکی ئابووری بەڕاستی واجبە پێویستە کە ئێمە واز لەو عادەتانە بهێنین لە مانگی ڕەمەزاندا، هەم بۆ دەستە و لاشەی خۆمان کە قازانجی هەیە. یەکێ لەو عادەتانە ئەوەیە کە لە مانگی ڕەمەزان هەر کە مانگی ڕەمەزان داهات خەڵکی سەردەستەکە بە شەتکڕین، وەکو ئەمە کە مانگەکانی کە مەسەبلین حساباتێکی تری هەبێ، یعنی لە مانگی ڕەمەزانە ئیتر وەکو هەرچی پشت هەبێ بسێ لەو مانگی ڕەمەزانە بیکڕێ و بهێنێتە ماڵەوە. ئەوە خاڵێکە بەڕاستی شتێکی ناخۆش و ینی شتێکی خراپە. عادەتێکی تر کە خەڵک هەیەی ئەمەیە کە لە مانگی ڕەمەزانە زۆر ئیسراف و زۆر ماڵی خۆی ینی سەرفەکە و وا تێدەگا کە لە مانگی ڕەمەزانەدا زۆر ئیسراف بکە، زۆر ئیسراف بکە لە خواردن و خواردنەوەدا شتێکی چاکە، بەڵام نە، ئەوە شتێکی خراپ و عادەتێکی خراپە. خاڵێکی ترمانەوەیە کە لە کاتی فتارکردنەوە ئینسانی خەڵکی وا هەیە زۆر پەلەپەل دەکا، زۆر پەلەپەل دەکا و خێرا خواردنەکەی دەکا بەسەریەکە و ئەیجاوێ و بە پەلەپەل و وەکو ئەمە کە هیچ کاتێکی دەست نەکەوێت. ئەمە شتێکی خراپە، ئەمە زەرەری هەیە بۆ گەدەی ئینسان، بۆ ڕیخۆڵەکەکان ئەمە زەرەری هەیە. خاڵێکی ترمان لە مانگی ڕەمەزاندا خەڵکێکی وا هەیە عادەتی پێوە گرتووە زۆر ئەو مەشروباتی غازی ئەو ساردەمەنیانە زۆر بەکار دەهێنێ کە ئەمە شتێکی خراپە بەڕاستی بۆ تەندروستی ئینسان، زۆر زەرەری هەیە، زیانی هەیە. خاڵێکی ترمان ئەمەیە کە زۆر خواردن لە مانگی ڕەمەزاندا زەرەری هەیە بەڕاستی، زۆر خواردن بە تایبەتی ئەو خواردنانەی کە ڕۆنیان زۆر تێدا هەیە، چونکە ئەمە هەم زەرەری هەیە بۆ جەستەی ئینسان و هەم بە تایبەتی ئەگەر زۆر ئیسراف بکات لە مەسەلەی خواردنی چەوریدا، زۆر چەوریدا تووشی نەخۆشی دڵە بێت، چەندەها نەخۆشی دڵ هەیە کە بەهۆی ئەو خواردنەوە تووشی ئەو ئینسانە دێت کە پێویستە بەڕاستی ئێمە ئاگامان لەوە بێ و وازی لێ بهێنین. خاڵشکی ئەمەیە کە زۆر خوێ خواردن لە ناو خواردنە، ئامادەکردنی خوێ یان خوێ خواردن لە ناو خواردنە ئەمە شتێکی زەرەری هەیە، چونکە دوایی جێلەوەی کەوا زەرەری هەیە بۆ فشار خوێن و ئەمانە، بەڵام لە هەمان کاتیشدا ئینسان لە ڕۆژەکەدا تینووی دەبێ و پێویستی بە زیاتر ئاو خواردنەوەیە کە لەوانەیە ڕۆژی واش هەیە درێژە، ئەوە شتێکی خراپە. خاڵشکەمان ئەمەیە کە لە مانگی ڕەمەزانە ئیوا هەیە زۆر خۆی ئەزێن ناکە، یان پاڵەداتەوە یان هەر ئەخەوێ، یان ئەمە شتێکی زۆر خراپە بەڕاستی، شتێکی زۆر خراپە. بۆیە ئەمە نەسیحەت و ئامۆژگاری پزیشکەکانە، دکتۆرەکانە کە دەبێت ئینسان لە مانگی ڕەمەزانە چەندەها شێوازی وەرزش هەیە بیانکە، بە تایبەتی ڕۆیشتن، بە تایبەتی بۆ نوێژی بۆ مزگەوت و جەماعات و جومعە و ڕۆژنەکانی تر بەڕاستی دەبێت ئینسان ئەوانە بەکار بهێنێ، ئەو وەرزشانە بەکار بهێنێ. خاڵچکەمان ئەمەیە لە کاتی پارشێودا ئەمە عادەتێکی زۆر خراپە، زۆر ئەو کەسە زۆر ئاو دەخواتەوە، هەر خێرا دوایی دو ئاو خواردنەوەکە کە نوێژەکەی کرد خێرا دەخەوێ لەسەری، ئەمە شتێکی زۆر خراپە بەڕاستی، زیانی هەیە هەم بۆ جەستەی ئەو ئینسانە، هەم بۆ گەدەی و هەم بەڕاستی
خەوەکەشی ناخۆش دەبێت چونکە ئاوێکی زۆری خواردووە لەوانەیە خواردنیشی زۆری خواردبێ ئێستا کە ئاوێکی زۆری خواردوتەوە بە هەمان شێوە خەوەکەشی لێ تەک دەچێ و ناڕەحەتە بێت. ئازان خۆشەویستان هەر لەو عاداتانەی کە عاداتی خراپن لە مانگی ڕەمەزاندا بە تایبەتی ئەمانە هەموو نەسیحەت و ئامۆژگاریە بینە لە بەرز و بەڕێزەکان بۆی کە ئێمە واز لەو عادەتانە بهێنین جە هەر کەسێک کە ئەو عادەتی هەیە بەڕاستی دەبێ وازی لێ بێنێ. یەکێ لەو عادەتە خراپانە ئەوەیە کە لە مانگی ڕەمەزاندا ئەو ئینسانە خۆی بخافڵێنێ بە شتێکەوە کە ئیسفادەی نیە مەسەڵەن وەکو ئینتەرنێت و تەلەڤیزیۆن و مەسەڵەن بڵێن مۆبایل و ئەوانە کە زەرەری لێ دەدا چکە تۆ کاتەکانی خۆت دەبێ پڕکەوە بە قورئان خوێندن بە دراسی قورئان بە زانینی تەفسیری قورئان بە مطالعەکردنی شتەکانی تر بە نوێژ و عیبادەت بە قیام اللەیل بە شەو نوێژ بە دوعا بە پاڕانەوە بە سەردان و زیارەتی کەسوکار و خزم و ئەمانە نابێ ئینسان بەڕاستی هەر خەریکی تەلەڤیزیۆن و مۆبایل و ئینتەرنێت و ئەو شتانە بێت ئەوە بە حەقەت زەرەری لێ دەدا ئیلا مەگەر کەسێک ئەوە کە پێویستی پێبێ مەسەلەن ئیشەکەی وایە کارەکەی ئەو هایە کە پێویستی بە کۆمپیوتەر و مەسەڵەن ئینتەرنێت و ئەو مەسائلانە هەیە ئەوە شتێکی ترە بەڵام ئیوا هەیە کاتەکانی خۆی بەو شتانەوە دەفەوتێنێ ئەوە شتێکی زۆر خراپە بەڕاستی نابێ ئینسان بەڕاستی ئەو کاتەی خۆی کاتێکی زۆر گرینگە دەبێ ئیتیمامی پێ بدە نابێ کاتەکانی خۆی لەو شتانەدا سەرف بکە. خاڵچکەمان کە زۆر گرینگە ئەمە ئیوا هەیە شەو هەر شەو ناخەوێ جا ئایا مەسەلا چی بکە بەڵێ ئەگەر هەر قورئان خوێندن بێ ئەوە شتێکی چاکە بەڵام قورئان خوێندن کاتی خۆی هەیە دراسەکردنی قورئان کاتی خۆی هەیە و خەوتنیش کاتی خۆی هەیە بۆ ئینسان شەو خۆی پەروەردگار کە دایناوە بۆ ئیسراحەت و خۆشیە تۆ لەو شەوەدا دەبێ ئیسراحەتکەی دەبێ بخەوی جا بۆیە نەخەوتن و یان نەخۆ ژیانبردنە سەر هەتاوەکو بەیانی یان هەتا کاتەکان درەنگە بێ ئەمەش کاتێکی زۆر خراپە. خۆشەویستان و ئازیزان کۆمەڵێک شت هەیە کە لە مانگی ڕەمەزانە بەڕاستی ئێمە دەبێ زۆر حسابی وردیان بۆ بکەین دەبێ ئەو هەلانە بقۆزینەوە کۆمەڵێک خاڵ هەیە کە زۆر گرینگە من بۆ ئێوەی بەرز و بەڕێز بینەرانی بەڕێز باسەکەم بۆ ئومێدی ئەمە کە ئیشەڵڵا ئیسفادەی لێ بکەن. یەکی ئەوانە بڕیاردان زۆر گرینگە سیئۆتانی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم من لم يبيت الصيام من الليل فلا صيام له هەر کەسێک لە شەوە بڕیار نەدا بە ڕۆژ و بێ دەفەرمێ ڕۆژەکەی بۆ نییە. جا بۆیە مەسەلەی بڕیاردان زۆر گرینگە. بڕیاردان ئەوەیە کە تۆ هەڵبژاردەیەکی زۆر هوشیارانە دەکەی بۆ یەکێ لەو شتانەی کە مەبەستە. بڕیاردان وەکو نیگرۆ دەڵێ بەڕاستی کارێکی زۆر گرینگە کە ئینسان لە هەموو شتەکانە بڕیار بدە تەڕەدود نەکە دوودلی نەکە سەرسام نەبێ بڕیاری خۆی. قورئان دەفەرمێ وشاورهم في الأمر فإذا عزمت فتوكل على الله. ئینسان کە دوام مشاوەری کرد و ئیستیخارەی کرد دواوە کە عەزمی زەزم کرد تەواو بڕیارە بێ بڕیار بدەی. جا بۆیە بڕیاردان لەسەر تەرککردنی ئەو عادەتانەی کە هەیە مەسە بۆ نمونە ئیوا جگەرە دەکێشە ئیوا نێرگەلە دەکێشە ئیوا شتی ترەکە ئیوا عاداتی گرتۆ بۆ مۆبایل و ئەنتەرنێت و ئەو شتانەوە ئیوا عاداتی خراپی ئیوا مەسە بڵێن لە پێش ڕەمەزانە هەندێک خواردنی خواردووە کە ئەو خواردانە زەرەری لێداوە عادەتی پێوە گرتووە ئەمانە هەموو پێویستی بە بڕیارە بەڕاستی دەبێ ئینسان بڕیاری لێ بدا کۆتایی پێبێنێ بڵێ خوای پەروەردگار نیەتم هێناوە قەستم هێناوە لەبەر خاتری تۆ واز لەم شتانە دەهێنم تەواو کە بڕیارتدا خەلاص نەڵێ وەڵڵی بەخوا بۆم ناکرێ و ناکرێ و ئینسان فێری بووە و بخوا ناکرێ و لەوانەیە ئەو بیانوانە ئیسفادەی نییە. خاڵچکەمان ئەمەیە کە گرنگی بەکات قورئان دەفەرمێ ئەیامە مەعدودات مانگی ڕەمەزان چەند ڕۆژێکە. خۆشەویستان لە کیسمان دەچێ ئەگەر ئێمە بە فرسەتی نەزانین لە کیسمان دەچێ ئەم ژیانە هەمووی هەل و فرسەتە. مانگی ڕەمەزان فرسەتێکی گەورەیە دەستکەوتی زۆری تێدایە ئەم هەموو دەستکەوتەی لە مانگی ڕەمەزانە چاکەکردن قورئان خوێندن دراسی قورئان زانینی قورئان خێر و خێرات و زەکات و سەدەقات سەردانی خزمان سەردانی کەسوکار حەتی ئەم هەموو خێر و خێراتێ دەتوانین لە مانگی ڕەمەزانە بەدەستی بهێنی بەڕاستی بەتایبەتی دراسەکردنی قورئان زانینی قورئان و سوودوەرگرتن لە ماناکانی قورئان فەوائیدی قورئان ئەحکامی قورئان سوودەکانی قورئان حکمەتەکانی قورئان
ئەوە زۆر گرینگە دیراسەکردنی ئەم ئیسلامە پاکە بەڕاستی ئەوە خاڵێکی زۆر گرنگ خاڵێکەمان کە زۆر گرینگە ئەمێ ئەم مانگی ڕەمەزانە بکەین بە وێزگەیەکی خۆپاکردنەوە لەو هەموو خواردنەی کە خواردومانە لەو هەموو خواردنە ژەهراویانەی کە خواردومانە ئەم مانگی ڕەمەزانە بکەین بە وێزگەیەکی زۆر گرنگ و مهم چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ صوموا تصیحوا ئێوە بە ڕۆژوو بن دەستتان ساغ دەبێتەوە ساغ و سەلامەت دەبن خۆشەویستان زۆر گرینگە ئێمە لەم مانگی ڕەمەزانە خواردنەکان کەم بکەینەوە شتەکان کەم بکەینەوە ئەو عادەتە خراپانی کە هەمانە کەمیان کەینەوە ریاضە بکەین قورئان بخوێنین دیراسە بکەین خۆمان ماندوو بکەین بۆی کە ئینشاء الله لەشمان دەستەمان ساغ و سەلامەت و سەلیم بێ ئینشاء الله خۆشەویستان بینەرانی بەرز و بەڕێز بەڕاستی وەکو باسمان کرد ئەو کۆمەڵە عادەتە خراپانی کە باسمان کرد ئەوە زۆر گرینگە کە ئێوەی بەڕێز بە خەم خۆتانەوە بن هەموو لایەکمان خەم لە خۆمان بخۆین ئاگامان لە خۆمان بێ بەڕامەمان هەبێ لە شەوەکانی ڕەمەزانە لە ڕۆژەکانی وەکو گوتمان بە تایبەتی مەسەلەی کابرا کە بە شەو ناخەوێ دوایی کە دێتەوە پاشێ و خێرا دەخەوێ هەتا ماوەیەکی زۆر ئەمجار دوایی ینی پاش ڕۆژەکە تەواوی ڕۆژەکە دیسان ناخەوێتەوە ئەوها نابێت بۆیە بەڕاستی ئینسان وەکو مەسەلەی خەو شتێکی زۆر گرینگە بەڕامەی بۆ دانەی لە شەوا بخەوی لە پاشێوە نەخەوی هەتاوەکو ڕۆژ هەڵدێ ئەجا پاشان قەیلولەی بۆ بکە پێش نیوەڕۆ دەتوانێت 2 ساعت بخەوێ وەگەر ئیش و کارێکت نەبێ یان پاش نیوەڕۆ ئەوها بۆ شێوازە بکەین باشە خۆشەویستان کۆمەڵێک نەسیحەت و ئامۆژگاری هەیە هەمی زانایانە هەمی دکتۆر و پزیشکەکانە کە پێویستە ئێوەی بەرز و بەڕێز لە مانگی ڕەمەزانەدا ڕیعایەتی بکەن و چاودێری بکەن و ئاگاتن لەو خاڵانە بێ یەکێکیان ئەوەیە کە فتارکردنەوە لەسەر خورما ئەمە خاڵێکی زۆر گرینگە دکتۆرەکان دەڵێن وەکو لە زانستە هاتووە دەڵێن ئینسان لە ڕۆژە بەهۆی ئەمەیکەوە ئاوکەمە خواتەوە چاوی بەتایبەتی چاوی ئینسان چاوەکانی زەرەری پێدەگات خەلەلی دەکەوێتێ بەڵام کە خورمای خوارد دەڵێن یەکسەر ئەو خورمایە بە ئەمری خوایە ئەوە یەکسەر ئەو خورمایە دێ خەلەل و کەم و کوڕی چاوی ئینسان یەکسەر پڕ دەکاتەوە لە خلالی چەندەها دقیقە و چەند دقیقەیەک خوای پەروەردگار وای کردووە کە خەلەلی چاوی ئینسان پڕ دەکاتەوە و ئەو خەلەلەی نامێنێ خاڵسکەمان کە زۆر گرینگە ئەمەیە کە لە کاتی فتارکردنەوە شۆربایەک شتێکی شلەیەکی ئاوا ئینسان بیخوا شتێکی زۆر چاکە ئەمە وەکو ئامادەکاریەکە بۆ ناو گەدە و مەعیدە و ڕیخۆڵەی ئینسان شتێکی زۆر چاکە شتێکی باشە بەڕاستی شۆربایەک شتێکی ئاوا شلەمەنی خاڵسکەمان کە زۆر گرینگە نەسیحەتی خەڵکی پێکراوە ئەمەیە یەکێک وەکو شەربەتێکی پرتەقاڵ وەکو شەربەتێکی سێو یەکێک لەو شەربەتانە ئینسان بیخوا شتێکی زۆر گرینگە خاڵسکەمان لە کاتی خواردنە مەسەلەی زەڵاتە و ئەو شتانە کە دەکرێ ینی هەم لە ئێوارانەوە هەم لە کاتی پاشێوانە خاڵێکی زۆر گرینگە کە ئینسان ئیتیمام و گرینگی پێ بدا ئەمە شتێکی زۆر مهمە بەڕاستی خاڵسکەمان ئەمەیە کە ئینسان خواردنێک بخوا کە خواردنەکە سەحەت و تەندروستی بێ تەندروستی بدا بە ئینسان نابێ ئەو خواردنانە بخوا کە خوا نەخواسە زەرەری پێدەگا وەکو گوتمان خوێ زۆر خواردن یان چاوری خواردن مەسەلا ئەو مەشروباتی غازی ئەو ساردەمەنیانە یانەخۆ ئەم شتانە بەڕاستی هەمووی خراپە یان وەکو گوتمان ئاو خواردنەوە بە زۆری لە کاتی پاشێوە بەڵام لەسەری بخەوی ئەوە خراپە ڕاست ئاو خواردنەوە بە زۆری شتێکی چاکە لە هەموو کاتێکە شتێکی زۆر چاکە کە خاڵێکی بەڕاستی خاڵێکی زۆر گرینگە کە ئێمە چونکە لە ڕۆژە کە ئینسان ناتوانێت ئاو بخوا لەو کاتانە لە کاتی کە ئیفتاری کردە و هەتاوەکو پاشێو دەتوانێت ئاوێکی زۆر بخوا خەزی بکە ئەوە قازانجێکی زۆر گەورەی هەیە ئازان خۆشەویستان ئەم کۆمەڵە خاڵە بە تایبەتی و بە تایبەتی ئەمە شتێکی شەرعیە ئێمە بەڕاستی دەبێت خۆمان مەشغوڵکەین بە نوێژ و عیبادەتەوە بە تاعەتەوە بە سونەتەکانەوە بە قیام اللەیل و شەونێژ و تەراویح و بەرایان و خوشکانمان هەرچی بۆمان بکرێ بە تایبەتی دراسی قورئان چونکە مانگی ڕەمەزان مانگی قورئانە مانگی دراسی قورئانە جوبرائیل سەلامی خوای لەسەر بێ هاتووە بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەر ئیسلام قورئانی بۆ خوێندوێتەوە عەرزی قورئانی بۆ کردووە قورئانی ناوەتە پێشی بۆی کەوا بزانێ گوێی لە ڕابگرێ جوبرائیل گوێی لێ ڕابگرێ جا بۆیە بەڕاستی مانگی ڕەمەزان زانم پێشینانی ئێمە دەفەرمێ وازیان لە هەموو شتێکی هێنا
دیراسی قورئانیان دەکرد دەهاتن بۆ دیراسی قورئان بۆ خزمەتی قورئان ئەمانە کۆمەڵە خاڵک بوون خۆشەویستان و ئازیزان تەواوی مسلمانان لە جیهان بە تایبەتی لە هەموو کوردستانەکان داوا دەکەین کە ئەم نەسیحەت و ئامۆژگاریانە لەم کەناڵە بەڕێزەوە ئینشاءڵڵا ئێوەی بەرز و بەڕێز سوودی لێوەربگرن قازانجی خۆمانە بۆوە کە ئینشاءڵڵا بەختەوەری بەدەست بهێنین لەم دنیا و لەو دنیا والسلام عليكم ورحمة الله وبركاته.